لە کاتێکدا ڕۆژئاوای کوردستان ڕوبەڕووی دۆخێکی هەستیار و مەترسیدار بووەتەوە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بوونەتە مەیدانی دەربڕینی ناڕەزایەتی و هاوسۆزی لەو چوارچێوەیەشدا چین و توێژەکانی شاری کەلار جارێکی دیکە بە جۆش و خرۆشەوە پشتگیری خۆیان بۆ کوردانی ڕۆژئاوا دووپات کردەوە. هەر کوردیە لە هەر شوێنێکی ئەم جیهانەیە هەست بە بەرپرسیارەتی بکا بێتە سەر شەقام بە هەر شێوەیە لە شێوەکانەوەی هەڵوێستی خۆی دەرببڕێ پاڵپشتی و پشتیوانی خۆی بۆ ڕۆژئاوای کوردستان و بۆ هەر چوار پارچەکەی کوردستان دەرببڕێ هەکاتێک کە پارچەیە تووشی گیر و گرفت و کێشە بوو ئێمە یەکدەنگ بین یەک ڕنگ بین و پێکەوە بتوانین ئەو پەیام و ئاماجانی کە هەمانە هەم بیگەێنێ هەم بهێنینە دی. بێگومان یەکبوون و یەکدەنگی کورد لە هەموو قۆناغە سەختەکانە گرنگەوە ئەرکە لەسەر هەموو کوردیەکە یەک گرتوو بێ یەکدەنگ بێ یەک ڕنگ بێ بۆ ئەوەی کە هەست بە ئازار و معاناتی کێشەی پارچەکانی تر بکە بۆ ئەوەی کە بتوانێت ئەو پەیامانە هەیە بیگەێنێ بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەو پیلانانە بێتەوە کە تووشی نەتەوەکەمان تووشی گەلی کورد و خاکەمانە بێت. پاڵپشتی خەڵکی باشووری کوردستان بۆ کوردانی ڕۆژئاوا بەردەوامی هەیە. ئەم پشتیوانیە لە ڕێگەی چالاکیە جەماوەریەکان و کۆکردنەوەی هاوکاری جۆراوجۆرەکان ڕەنگی داوەتەوە بەمەش سەلماندیان ئێش و ژانی ڕۆژئاوا بەهی خۆیان دەزانن. ئەم گردبوونەوانە کە لە شارە جیاوازەکانی کوردستان بە تایبەت و لە هەموو جیهانە ئەوە ئەگەیەنێ کورد یەک نەتەوەیە ئەمە ئەوێنێت هەوێنی خۆشکردنی نەتەوەی کورد کە بۆی بتوانین ئیتیفاقمان هەبێت لەسەر هەموو شتەکان. خۆشبەختانە کە ئێستا وای لێ هاتووە کورد هەموو یەک دەسە یەک دڵە یەک بڕوایە یەک هەڵوێستە یەک مووقیفە یەک ڕۆژە بۆ کورد کە بتوانین شانەزی پێوە بکەین فەخری پێوە بکەین. وەکوە زانن لە شەشی مانگەوە هێرشێکی بەرفراوان بە دەوڵەتانی زلهێز بە ئەقلیمی لەسەر ڕۆژاوای نیشتیمانە و گردبوونەوەی کوردان لە هەر چوار پارچەی کوردستان و ڕەوەندی کوردی لە دەرەوە ئەسپاتیەوەکە کە کورد خاوەنی ناسنامە و شوناسی خۆیەتی هیچ هێزێک لە دنیا ناتوانێت مان سڕێتەوە. بۆیە ئەم گردبوونەوە لە شار و شارۆچەکان لە بەشەکانی کوردستان لە دەرەوە ڕەوەندی کوردی سپاتی یەکبوونمانە کورد خاوەنی هێزێکە کە یەکبوونی نەتەوەکەمان ئەکاتە سەرکەوتن و زامنی مافەکانمان. گردبوونەوە بەردەوامەکانی کەلار و ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان ئەوە دەسەلمێنن کە پرسی ڕۆژئاوا لە ویژدانی تاکی کووردا زیندووە و یەکڕێزی جەماوەری لە باشوور وەک فشارێکی مەدەنی بەهێز بۆ ڕاکێشانی سەرنجی کۆمەڵگەی نێودەوڵەتی کار دەکات. هەروەها نیشاندانی ئەوەیە کە کورد لە هەر شوێنێک بێت بەرگری لە ناسنامە و خاکی خۆی دەکات. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.